پاش قەباتێکی زۆر و ئەنجامدانی چەندین داستان لە ناوچەکانی سلێمانی، شارەزور، هەورامان، گەرمیان، بازیان، سوورداش و پێنجوێن و چەندین شوێنێ دیکە لەبەرەوەی ئینگلیزەکان نەیاندەویست دەوڵەتێکی بۆ کورد دروست بکەن، بۆیە ئەستێری بەختی حکومداری شێخی قارەمانیش ڕووی لە ئاوابوون کرد و لە کۆتاییەکانی ژیانیشیدا دوجار لە نەخۆشخانەی حەیدەری لە بەغداد بە دەرزی ژەهر کۆتاییان بە ژیانی هێنا. کاتی خۆی خوعفیکە مامۆستا فواد عارف ئەو وەختە ماڵی من لە مەسیف سەلاح الدین بوو. مامۆستا فواد عارف طبعاً دۆستێکی دێرینمان بوو، هەر بە عام بنە ماڵەکەیان زۆر تێکەڵ بووین و کاک ماجید مستەفا کە خاڵێتی یەکێک بووە لە قاعیدە دیارەکانی شۆڕشی شێخ مەحموود لە هەموو میحنەتێکا لەگە کورد و ئەو شۆڕش و شێخ مەحموود بوو پیاوی کە شەخسیاتێکی گەورەی کووردە لە بەحکمی ئەو تێکەڵی کاک ماجید مستەفا و ئەوانە کاک فوادیش تەمەنی هەبوو ئەو باسی کردوتی لە کە شێخ بە نەخۆشی هێنایان بۆ بەخا خاڵم و ئێمە هەمومان بە بەردەوامی لە خستەخانە بووین لەلای بووین ئەو باسی کردوتی ڕۆژێ پێشەوەی کە دەربچێ خاڵم تەکلیفێکی دەکراتە خستەخانە وتی یا شێخ زۆر شخصیاتی عەرەب و عێراقی و سەرۆکۆزەکانی عەرەب و ئەمانە پێیان خۆشە مدەتێک لە بەخا بمێنیتەوە تو بەیانی دەرەچی نەچیتەوە بۆ کوردستان بۆ ئەوان پێیان خۆشە بێن سەردانت بکەن من ماڵەکەی خۆم ئامادە کردووە ئەگەر ڕازیبی لەوێ بمێنیتەوە و بۆیە پێشوازی لە میوانەکان بکەی وتی شێخ مەحموود ڕازی بووتی قیچەکە زۆر باشە و ئیتروتی خاڵم بە منی وردوتی فواد طبعاً خەڵکی کەشی زۆر لێ بووە لە خەستەخانە بەڵام کاک فواد لەبەرەوەی زۆر نزیک بووە کەس شخصیەتێک و پیاویشی دیار و نیشتیمان پەروەر و وەزجەی متمانەی شێخیش بووە ئەو هەمیشە لەگەڵیا بوو. خاڵم وتی منە ڕۆم ئامادەکاریەکەم بەیانی تەکیدیان کرد لە خستەخانەکە و دکتۆرەکان کە سەعات 10 شێخ دەرەچێت سیارۆشتەکان هێنین ئێمە دێنمە شوێنتانە بەیانی زوو بەجێ نێڵی وتی منیش وتم باشە وتی لە ئێوارەیەکی درەنگە ینی جەوەکە زۆر طەبیعی بوو زۆر هیچ نەخۆشیشی پێوە دیار نەبوو زۆر باش بوو شێخ مەحموودی بە منی وتی فوادجیان تۆ چەند ڕۆژە لێرەی حەزەکەم ئەم شەو بڕۆیتەوە ئیستراحەت کەی منیش ناڕۆشتم وتم ناڕۆم من بەیانی دەرەچین ومان پێکەوە ڕێم وتی نا حەزەکەم بڕۆیت زۆری لێکردن خەڵکی زۆر لێ و بڕۆ ئیستراحەت کە بەیانی وەرن بە شوێنمە وتی وەڵی منیش لەسەر داوای شێخ زۆری کرد گەڕامەوە بۆ ماڵەوە بەیانی کە هاتم وتی من تۆزێ زووتراتم ئەوانەی کە لە دەوری شێخ مەحموود بوون و هەمووی پەشوەکا بوون و هاتم بەرەو پیرم کاکە فریاکە وتم چییە وتی وەڵا شێخ وەزعی زۆر خراپە وەزعی تێک چووە بۆچی بوو وتی وەڵا جانتاوشتمانەمی پێچایەوە بین دەرچین دوان هاتنە ژوورێ دکتۆرێک و ممەڕیزەیەک پێهاتن بۆ لای شێخ وتیان ئەو دەرزیە دماوە ئاخر دەرزی وتی شێخ مەحموود دی من دەرزیەکان لە دوێنەوە تەواو بوو میچ وەسم باشەوەمانە وتیە زۆر ئینیان کرد وتیان نەخێرەوە ئەوەی تر شتێکی بە چۆنەڵێ ئاخر دەرزیە و ئەبێەوە لە خۆت بدەیت بە دەماری قۆڵیش بۆ دەکەیت شێخیش قۆڵی هەڵکردی فەرموو دەرزیەکە لێدا تی دەرزیەکەیان لێدا 10 دقەی نەبرد ژیانی هەمووی سوور هەڵگەڕا و عارەقێکی زۆری کردەوە و هاواری کە وتی کاکە وەرن دامگرن لەسەرە مینە و وەزعم زۆر خراپە و بەم شێلە ئاگیانم ئاگری کرد ئەوانیش دایان کرد و کەوتنە شێلانی وتی وردە ڕەنگی تێک چوو دەوەش خۆی چووتی 10 دقەی نەبرد شێخ وەفاتی کرد. کاک فواد وتی ئەم حاڵەتە ئاوا بوو وتم کاک فواد بەڕێی تۆ چۆن بووە چی بووە بێ ئەمە چێ ئەوەی کرد بێ وتی حکومەتی پاشایەتی ڕۆژێن ئەگەری ئەوەیە ئەوان چونکە هەمیشە شێخ مەحموودیان بە کۆسپێکی زۆر گەورە ئاسانی ینی لەو تەمەنەشە هەر لێ ترسان خەمیان بوو ئەوان کردیان لكي
برسیم سراغ راستی دیار نزیکتر هر برانانه برانان دخیل دراو سید و سوز استاو بالکلام یوانه اوال فرسه لداری کنی شيخ ليغاوى لسيوانا يستسير بني سرجستي كفتي أكان سورة يار خوانا يستسير خفي لسيسيا بومباراني استماني كابيجوي كتب على ماني دوا اوان بلاو كراو بلاو كانوا بس استماني دا الشيخ محمود كان الشيخ محمود استماني تشولكاو دابد زكي بوغازيتو بلا تلوي لسيسيا بومباراني استماني كان طبعا ئێمە گەر سەیری ئەو واقعە بکەین کە لەو ڕۆژگارانەیە ڕوویداوە مثلەن ئەوان تەنبیهی شێخ محموود شەکەن کەوا ئەم کارانەی بە ئاراستەیەکی خراپە دوجار ئەو بۆمبەباران و ئۆزعانەی کە بەسەر سلێمانیە دێ واکە کە شێخ محموود طبعا لەم سەروبەندەی کە ئەمان خەریکی ئەم ئۆزعانە وەفدێکی بە شێخ قار و حەمەی ڕەحمان ئاغا و کۆمەڵە پیاوی گەورە پێک دێ هەر لە مانگی سێیە بەرەو بەغدا ئاچن فەیسەڵە بینن بۆی بزان ئایا دۆخی سلێمانی بە چی بگا چی بکەین ئەم شتانە لە ڕاستیە ئەو ڕۆژگارانەی کە من بۆ بەڕێستی باسەکەم هەر نەک با بڵین مەسەلەی هاتنی با بڵین تورکەکانە بۆ ئەوێ عێراقیش ئەو ڕۆژگارانە بیر لەوا کاتەوە کە چۆن مامەڵەی لەگە سلێمانیا بێتە مامەڵەی لیوایەک و عەبدولمەحسن سەعدون دێ بۆ سلێمانی هێنری دۆبس دێ بۆ سلێمانی ئەیانەوێ ئەوەی کە پێڵەن جەست لەم تاقیکردنەوەی خەڵک ئامادەییان تایە بەستنە پاڵ عێراق کە ئەبینن لە ڕاستیە بە هیچ جۆرێک خەڵکی ئەم ناوچەیە ئامادەی ئەوەی تیان یاخود شتێک نازانێت سەبارەت بوویکەوە چۆن پەیوەندی ئەستن بەلایەوە شتێکی سەیرە ئەمان پەیوەندی بە بەغداوە بکەن کە لەمانە دڵنیابن و ئەو وەزعە نابینن خۆمان نەزانین دوجار ئەوەیە گاتەوەی کە لە سلێمانیا ئاژاوە دروست بێ هەتا وەفدەکە لە بەغدا دێنەوە لە مانگی کۆتایی مانگی سێ شێخ محموود بەرە ئەشکەوتی جاسەنە چوو سلێمانی شێخ محموود تیان نەماوە لێرەیە ماوەیەک شێخ قادروان شارەکە بەڕێوە بن دوجار لە شانزەی 5/1923 ئینگلیز ئەگەڕێنەوە سلێمانی ئەگەڕێنەوە سلێمانی طبعا لێرە لە 28 بە تەواوی کۆنتترۆلەکەن چکە هێزەکانی بەریتانیا لە 28 گەنەوە ناو سلێمانی کۆنتترۆلی سلێمانیەکەنەوە و جارێکەوەکو با بڵین هێز شارێکی شەردەسەڵاتی بەریتانیا مامەڵەی لەگەڵاکەن ئەمە بۆ ئێمە کە باسی ئەەکەین کە هەمویان ئەگەر سێریکن هیچی بیست ڕۆژومانی لە بینانیە چەند جار ئینگلیز شێخ محموود ئەڕوا ئینگلیزیەتەوە ئینگلیز ڕوا شێخ محموودیەتەوە لە 15 ئیدارەکەیان دێتەوە لە 25 سوپاکەیان دێتەوە کەچی سیرەکەین جارێککە کە دێنەوە سلێمانی سێکن کۆنتترۆلکردنی سلێمانی بۆ وەسعی ئەو کاتە کارێکی قورسە بۆیان لە 1923 جارێککە سلێمانی چۆڵەکەنەوە یعنی تۆ ئەگەر سەیریکەین تقریبا 19 ڕۆژ لە سلێمانی ئامێنەوە لە 28 تۆڵیان کردووە هاتوونەتەوە لە 17 ئەڕۆن یعنی ئەگەر ئێمە هاتنەوەی ئیدارەکەیان بڵین ئەم جاریانە کاتە تقریبا 20 ڕۆژ بەڵام گەڕانەوەی هێزەکانیان ناکاتە 17 ڕۆژ سلێمانی چۆڵەکەنەوە جارێکی دیکە لە حەڤەی حوزەیرانی 1923 شێخ محموود لە 26 ئەگاتەوە سلێمانی ئێمە گەسەری و فتران بکەین بەڕاستی سلێمانی لە دۆخێکی زۆر خراپی ناجێگیریە بووە چکە ئەمانیش کە شێخ محموودێتەوە 8 ڕۆژ سلێمانی دەسەڵاتیشتیانە بۆ زیاتر شێخ قایر و کۆمەڵێک پیاماقوڵی سلێمانی حەمای ڕەحمان ئاغا و هەندێک لە خەڵکە دیارەکانی سلێمانی ئەو فترانە سلێمانی لە دۆخێکا ڕاگرن شێخ محموود جارێکیەتەوانێ لە 26 حوزەرانی 1923 کە ئەگەڕێتەوانێ لە 5 ئەیلولا شێخ محموود بۆ جاری سێم کابینەی خۆی پێکەهێنێ من لێرەیە لەوەیە کاتمان نەبێ و ناوەکان بژمێرین هەموو جارێ ئەمە ڕئیسی داخلی و ئەمە ڕئیسی عەدلیە و ئەمە ڕئیسی خەدەماتە و ئەمانە تۆزە لەوانەیە با بڵین بۆ بەرنامەکە زۆر هین نەبێ بەڵام سێم کابینەی شێخ محموود لە 5 ئەیلولی 23 دا پێک دێت و خبری ئەم کابینێ و ناوی ئەندامەکانی لە ژمارەیەکی ئومێدی ئیستیقلالە بڵاو بێتەوە کرد. کورد لەلایەن بەریتانیەکانەوە غەدری زۆری لێکراوە تێکشکاندن و داڕوخانەکانی بەهۆی کەم هەڵوێستی ئەوانە بووە کە کەم تەرخەم بوون و دەیانتوانی کاری زۆرتر بۆ کورکەن و ئێمە ڕێز لە مێژووەگرین بۆ ئەمە بەستەش سەرەتای ساڵی 2023 پەرلەمانی بەریتانیا کۆمەڵێک کەسایەتی و مێژونووسی سلێمانی بانگەش کردەوە بۆ کۆبوونەوەیکی گرنگ من هێستا بە نوێنەراتی پەرلەمانی بەریتانیا بۆ ئەمە بەستا هاتوون بۆ کوردستان
بێگومان ئێمەکو ئاماژەمان پێکرد کابینەی سێمی شێخ محموود کە لە مانگی ئەیلول لە 5 ئەیلول 1920 ئەعلانەکرێ ناتوانێت ئەو باردۆ خۆڕۆشە خراپەی ناو سلێمانی چارەسەر بکە 2000 لە ئاکامی فشاری زۆری بریتانەکان شێخ محموود ناچارە بێ کە لە 16 تەموزی 24 سلێمانی چۆڵ بکە و بەرەو ناوچەکانی سنووری پێنجێن و منطقەی پیران و ئەوانە بچێت و ئینگلیزەکانیش لە 19 حوتە ئەگەڕێنەوە ناو شاری سلێمانی و ئیدارەی حکوومەتی بریتانی ئەگاتە سلێمانی و بۆ یەکەم جار هێزێکی عێراقی بە ناوی فەوجی ئیمام موسای کاظم ئەگاتە سلێمانی کە تا ئەو کاتە کە عێراق 3 ساڵە دروست بوو وەکو دەوڵەت هێشتا هێزی نەبووە لە ناوچەی سلێمانیە ئەو جارە یەکەم هێزیان بە ناوی فەوجی ئیمام موسای کاظم ئەگاتە ناوچەکە و کۆتایی بەرزە حکوومەتەکەی دێ کە لە ساڵانی لە ئەتوانم بڵێم لە 18 یانگزەی 1920 هەتاوەکو مانگی 4 1990 عفو مانگی 1924 لە سلێمانیە 3 کابینەی پێکهێناوە کە ئەتوانم بڵێم بە هەموو کەم و کورتەکانیەوە کە خەڵک گلەی لێ بکە بۆ ئەو ڕۆژگارە دەسەڵاتێک بووە کە هەوڵی ئەوەی داوە دەسەڵاتێک بێ بتوانێت مافەنەدەوەیەکانی کورد بەدی بێنێ و هەرگیز بۆ ڕازی نەبووە کە سلێمانی مرکزی ئەم دەسەڵاتە بێ دایمەن هەوڵی ئەوەی داوە و بەم سنوورە کۆتایی هەوڵی داوە کە تاوەکو کەرکووک و پردێ ئەو ناوچانەش بچێ و تا سنووری کفری بچێ و هەموو ناوچەکانی ئەمڕۆ باشووری کوردستانە بخاتە ژێڕەکێفیەوە کە بەداخەوە بەریتانیەکان نەکرد ئەمەیان بۆ نەکرد بگرە خێڵەکانیان لێهانەدا و خەڵکی ناو شارەکەشیان بەگژا کرد و ئاژاوەیەکی زۆریان بۆ نایەوە. منوە هەستەکەم لەو کاتا ویسرا شتێک بۆ کورد بکرێت چونکە پاشەوەی شێخ محموود دیلگرا بوو هەڵدرا سەیتاها بهێنن دوای ئەویش کەسایەتێکی بابان لە بەغداوە هێنرایەوە بۆ سلێمانی تا شوێنی شێخ محموود پڕکەنەوە بەڵام نەتواندا شوێنی شێخ محموود پڕ بکرێتەوە بە تایبەتی ئەوەی بابانەکە هیچ کوردیشی نازانی ئیتر بردیانەوە بۆ بەغا دواتر زانیان تەنیا چارەسەر هێنانەوەی شێخ محموودە بۆ سلێمانی چونکە لای خەڵک خۆشەویست و قبولکرا بوو بەڵام بیرکردنەوەی مسپێڵ و هەندێک کەسایەتی لە بەغا ئەو دەرفەتیان لە دەستی کورسەند و شێخ محموودیش بۆ زۆر تووڕە بوو. ئینگلیزەکان کە شاری سلێمانیان گرت چاپخانێکی بچووکیان لەگەڵ خۆیان هێنا و مێجەرسۆن بە حکمەوەی کە زمانی کوردی باشە زانی وە شارزایکی باشی کۆمەلگای کوردەواری بوو ڕۆژنامەیەکی دەرکرد بە ناوی پێشکەوتنی سلێمانی ئەم ڕۆژنامەیە 118 ژمارە لێ دەرچوو و بایخێکی زۆری بە زمانی کوردی ئەدا و هانی خەڵکیەدا بۆ خوێندنەوەی ڕۆژنامە و هەروەها بۆ نووسین بە زمانی کوردی تەنانەت پێشبڕکێکی تیابوو بۆ ئەوەی چێ ئەتوانێت بە زمانێکی کوردی پەتی دەقێک بنووسێت. دوای ئەوە ئەم ڕۆژنامەیە داخرا مستەفا پاشایە مولچی کە سەرۆکی جەمعیەتی کوردستان بوو کامەش یەکەمین حیزبی سیاسی کوردیە لەم بەشەی کوردستان دامەزرێ ڕۆژنامەیەکی دەرکرد بە ناوی بانگی کوردستان ئەم ڕۆژنامەیە 13 ژمارە لێ دەرچوو بەڵام پاژەوەی کە شێخ محموود لە ئەسارەت لە دیلی لە هەند گەڕایەوە و بە هاوکاری ئینگلیزەکان دووەم حکوومەتی لە سلێمانی دروست کرد ئۆرگانی و حکوومەتە بوو بە ڕۆژنامەی ڕۆژی کوردستان کە سەرنووسەرەکەی شێخ نووری شێخ ساڵح بوو. شێخ محموود مێری استقلالی لە ئەشکەوتی جاسانەوە دەست پێ کردووە لە ڕاستیە ئێمە گەر نامێ بچینە باسی ڕۆژنامەگەریەوە یەکەم ڕۆژنامە کە بە دەریاتۆتە سلێمانی مێجەرسۆن هێناوێتی کە ڕۆژنامەی پێشکەوتنە دەری کردووە و ژمارەیەکی باشیە دەرەچێ و گرنگێکی زۆر بە زمانی کوردیەدا ئێمە زۆر جاربکو هەندێلایەن بە خراپی باسی مێجەرسۆن نەکرێت بەڵام مێجەرسۆن لە لای ئاوەدانیەوە لە لای ڕۆشنبیری و خوێند و خوێندەواریەوە لە ڕاشکێشانی جادەوبانەوە لە کۆمەڵێ کار و کردەوەیە کاری باشی بۆ سلێمانی کرد بە تایبەتی لە جێڕانەوەی هێمنیە دوای نەفیکردنی شێخ محموود کە ئەویش ماوەی دەتوانم بڵێم ناگاتە 2 ساڵ کە لە سلێمانیا بێ دوجار سلێمانی بەجێ هەڵێ پاشەوەی ئینگلیز پەلاماری شاری سلێمانیدا شێخ محموود ئەو چاپخانەی لەگەڵ خۆی گواستەوە و بۆ بارەگای خۆی لاشکەوتی جاسەنە لەوێ ڕۆژنامەیەکی دەرکرد بە ناوی بانگی حەق لە ڕاستیدا ئەم ڕۆژنامەیە دەرفەتی ئەوەی هەبوو کە 3 ژمارە لێ دەربچێ بەڵام پاژەوەی کە ئینگلیز پەلاماری شکەوتی جاسەنێدا وە دەستی بەسەر هەموو چاپخانەکە و کەلوپەلەکان گرت ئەو ڕۆژنامە لە دەرچوون وەستا
هەوڵێکی تری شێخ مححمود ئەوەیە کە ئینگلیزەکان جارشتر سلێمانیان چۆڵ کرد شێخ مححمود گەڕایەوە بۆ شاری سلێمانی سێم حکوومەتی لەم بەشەی کوردستان دامەزاند کە ناوەندەکەی شاری سلێمانی بوو ڕۆژنامەی ئومێدی ئیستیقلالی دەرکرد ئومێدی ئیستیقلال سەر نووسەرەکەی ڕۆژنامە نووس و نووسەر و مێژە نووس و پەروەردکاری گەورەی میلەتەکەمان مامۆستا ڕەفیق حلمی بوو هەتا 14 ژمارە دواتر سەر نووسەرەکەی بوو بە مامۆستا حسێن نازم ئەم ڕۆژنامەیە لە ڕاستیدا 25 ژمارە لێ دەرچوو. شێخ مححمود بە زیندوی و مردووی لەلایەن دوژمنانەوە دژایەتی کراوە و تەقەی لێکراوە بە زیندوی بریندارکرا تەرمەکەشی هەر بریندارکرا و کفنەکەی باخوێن سوور کرا. ڕادیۆ هەبووە کاتی وەفاتی شێخ مححمود چونکە 1956 بووە بەڵێ ئیتر هەواڵەکە بڵاوە بێتەوە بۆ ڕۆژی پاشتر ئامادەکاری ئەکرێت وڵی جا ئەوە نازانم یانی بەڕاستی چۆن بۆ شێوەیە هەموو خەڵک زانی چۆن بڵاو بووانە بەڵام ڕادیۆ هەبووە و ئیتر کەسایەتی و سەرکردەیەکی واش خەبەر ئەگات شێخ مححمود وەکو عەرزم کردی خۆشەویست بووە لەناو میلەتی خۆیان چونکە بە معنای کەلیمە هەموو ژیانی خۆی لە پێناوی و قەزیات سەرف کرد بە پاچی هەڵبەت کوردیش میلەتێکی بە وەفایە میلەتێکە وەفادارە ئەوەی کە بینراوە لە پێشوازی گەڕانەوەی تەرمی شێخی نەمر بۆ کوردستان هەتا عەرەبەکانیش پێشوازیی زۆر گەورەی دەکەن لە بەخا و لە بەدرێژایی ئەوانی کە شاید حاڵ بوون وەکو عەرزم کردی زۆر کەس کە لەو ڕۆژێ هەتا ئێستا بۆ وەفاتەکەی زۆر کەس ماوەکە لە بیریەت چونکە 56 زۆر دوور نییە پێشوازیشی گەورەی زۆر جەماوەری ئەکرێ هەتا ئەگاتە کوردستان لێرەش کە ئەگاتە شاری سلێمانی ڕێپێوان خۆپیشاندانێکی فراوان دەست پێەکە ئەو وەختە شێخ لەتیفیش سجنە بێت زیندانیە بێت لە سژنی گەورەی سلێمانی ئیتە خۆپیشاندەران بە دروشم و وتافی نەتەوایەتی و بە و سرودانەی ئەو وەختە و ئەیانوێ بچەن تەرمی شێخ مححمود بەرن شێخ لەتیف لە زیندانەوە چاوی پێ بکەوێ بیبینێت ئیتر کە ئەیبەن خۆپیشاندانەکە فراوان و زۆر گەورەیەوەمانە ئەچنە نزیک ئەو زیندانی شێخ لەتیفی دیایە دیارە ئەو نیشتیمانیان و بەشداربووانی ئەو خۆپیشاندانە یانەوێ شێخ لەتیف بێتە دەرەوە و حکومەتیش لەوە تەرسیەکە ئەم سجنەکە بشکێ و شێخ لەتیف بەر بێ و شتێک بێ و ئیدارە ئیعازە دەن بە دەسەڵاتدارانی وەختی شاری سلێمانی و ئیعازە دەن بە پۆلیس و بەهێزە چەکدارەکانی ئەوان و تەقە لە خۆپیشاندەران بکرێ ئیتر ئەو خۆپیشانانە ئەدرێتە بەر دەستڕێژی گولە و چەندین کەس شەهید و چەندین کەس برینار و شێخیش دوو گولەی بەرەکەوێت لە ینی لەو کاتەشە ئێستاش کفنەکەی شێخی نەمر لە ماڵی کاک عوسمان بە عوسمانی حەمەنادر معروفن عیلێکی دیارن لە شاری سلێمانی ئێستا کفنەکەی شێخ چون کاک عوسمان کە یەکێک بۆ لە پێشمەرگەکان و نزیکەکانی شێخ ئەو خۆی جاری دووەم جارێکی تر شێخ مححمود شتەوە و کفنی کردەوە لە مزگەوتی گەورە ینی خۆی شاید حاڵ بۆ کفنەکە ئێستاش خوێناویە و لە ماڵی ئەوان پارێزراوە تا ئەم دەقرێ ینی بە لە کاتی وەفاتەکەشیا شێخی نەمر جارێکی تر گولەی داگیرکەران و دوشمنانی کوردستانی بەرکەوتەوە جەنازەکان گەڕانەوە بۆ بەردەکی سەرا بەردەکی سەرا بوو بە تەقە تەقەیەکی ئەجگار زۆر لەم شارەکرا لەو تەقەیانە یەکێک نیشانی گرتبووە لە شێخ لە جەنازەکە دوو گولەی بەرکەوتبوو بەر پەراسوی کەوتبوو ئەتە خوێن هەرە هات کە گەڕانیانەوە بۆ مزگەوتی گەورە لە ناو مەرقەکە شتیان باوکم و حاجی محەدین
حاجی محەدین مەشهورە بە حاجی محەدینی سالەسوور لەگەڵ باوکمە و ئەنجا تیان تریۆدیان پێەوە دەوسا تیان تریۆدیان لە حاجی مەلا شەریفی سەعاچی لە ئەو پەیان کرد بە قوڵب تیانە کرد لە ناو برینەکە فایی نەبوو هەرە هات خوێن ئەوگە زۆر بوو ئەتر بردیان لە مزگەوتی گەورە لە ناو مەرقەکە فەرشەکانیان لا برد و کاشەکانیان لا برد و لەوێ شتیان باوکم ئەتر کفنەکەیان فرێنەیە باوکم ئەو عەقڵی هەبوو ئەو شعورە کفنەکەی تۆپەڵ کردبوو على ئەساس ئەمە بە عەمەل نەماوە بەڕاکردن هێنایەوە بۆ ماڵەوە کە هێنایەوە بەدایکمی گوو بە ڕەحمەوە بێ ئەمە ئەم کفنە هەڵگرە ینی شاردیانەوە چونکە مەمنوع بوو خەڵک ئەترسا زمانی ئینگلیز بوو ئەتر دوای ئەوەی کە باوکم عازیە و وتی بیشۆن خوێن و شتەکەی لێکەنەوە دایکم دانیشت بەو نیوەشەوە کفنەکەی شت کفنەکە هەمووی خوێن بوو خوێنی تێوە چوو بۆترتەوە وەختێک کە کفنەکەی شت ئەو شوێن فیشەکانەی پێوەیە شوێنی دوو فیشەک یەکیان تەقیبەوە هەڵێتەکان بوو ئەوەکیان نەتەقیبەوە دەرچوو بوو ئەتر کفنەکەمان شاردەوە کفنەکە شوێنە بڕی شوێنی گولەکانمان بڕی شوێنی گولەکەیان بڕی باوکم هەڵی گرت ئەتر ئەوەی کەشیان کرد بە متیلی لێفە بۆ شوێنەوەنی ئێستاش ئەو لێفەیە ماوە کە ئەو کفنەی پێوەیە ئەو لێفەیە کە ئەوەیان کرد بە موتیلی لێفەکە هەر ماوە اینجا ئەتر بۆ مەسەلەی ناشنەکەشی کفنیکەیان کرد و لە حاجی مەلا شەریفی سەعاتی خۆعافیان کە شوشەیەتیان تورێدیان هێنا پێکردیان بەناو بەرینەکە و ئەتر تۆپەڵەلۆکەیان تێخست لە هەردوو سەرەوە ئەو شەکەی کە دەرچوو بوو کفنیان کردەوە جارێکی کە و ئەتر هەر لەو شوێنەشان ناشتیان ئەمە شوێنی فیشەکی یەکەمە ئەمە تەقیوەتەوە ئەمە شوێنی فیشەکی دووهەمە ئەمە کفنەکەی شێخ مەحمووە لێشی نووسراوە کفنی شێخ مەحمووی نەمەر کە جێگای گولەی دوژمنی پێوەیە لەگەڵ ئەسەری خوێنەکەی ئەمە کاتی خۆی باوکم ئەم کفنەی هەڵگرت احتیفازی پێوە کرد منیش لای خۆم هەڵم گرتووە منیش هەتا بمێنە ماڵیەگرم وەسیەتیشەکەم ئەمە نەفەوتێ ئەمە هەر بمێنێ وەکو ڕوڕەشیەک بۆ دوژمنانی کورد دوژمنانی شێخ مەحموود خۆعافیکە اینجا ئەمەش کە نووسیومە ئەمە لەبەر ئەوە نووسیومە کە بزانن ئەمە کفنان ئین نەکەن ئەوە شوێنی گولەکانیش بە دەرەوە ئەوەتە ئێستا باوەریک وەک مەلەرزە هەر هەڵە لەرزێ هەر لەوەستانە وا شێخ وانەوەی ئەحمەدی کاکی وانە بەردەکەی ئەم نیشتمانە کە ئەگەڕێنەوە سلێمانی سەردەمی دەسەڵاتی ڕاستەوخۆیان دەست پێیەکە لە ڕاستیشان لەم سەردەمی کە ئەوان دێنەوە لە مانگی 1990 هەتا وەکو ناچاری هێنانەوەی شێخ مەحموود بن لە 22 شێخ مەحموود بەڵێ سلێمانی بەبێ شێخ مەحموود کۆمەڵێ کێشە و ئاژاوی گەورەی بۆ دروستە بێت لەوانە ئینگلیزەکان زۆر هەوڵەدەن ناتوانن ئەو بۆشاییە ئیداری سیاسی شێخ لە سلێمانی بەجێهێشتووە پڕیکەنەوە ئەمە گرفتێکی گەورەیە بۆیان هەرچەندە هەوڵەدەن مەسەڵەن بۆ نمونە محەمدی بەجی بابان کە پیاوێکی دیاری کوردەکانی لە بەغدا دانیشتۆ لە بنەماڵی بابانە ئەهێنن بۆ سلێمانی ڕەفیق حلمیەکەن بە یاوەری کۆمەڵی سەر بەخۆی بۆ دروست دەکەن ئەیانەوێ خەڵکێکی لێکۆکەنەوە سەیرەکەن شێخ مەحموود خۆی ڕەفیق حلمی زۆر بە درێژی باسیەکە کە ئەم پیاوە تەنانەت کێشەی لە زمانی کوردیشا بووە سەیرەکەن خەڵک بۆ شێوازە لێی کۆ نابێتەوە دەستبەرداری ئەوە بن بینەکەیانەوە سەید تاهای شەمزینی بخەنە شوێنی ئەو پێگەی بێگەی شێخ مەحموود بدەنێ سەیرەکەن بە هەمان شێوە گرفتی هەیە لەم سەروبەندانەی کە من بۆ تۆی باسەکەم
کۆتایی دەسەڵاتی عوسمانیەکان بووە کابرایەکی با بڵین چەکداری تورک هەرچەندە خۆی بە ئەسڵ تورک نییە بەرەو ناوچەکانی ڕەواندز دێ کە عەلی شەفیق ناسراو بە ئۆزدەمیرە ئەگاتە ڕەواندز و لەوێ خەڵکێکی زۆر هەموو ئەوانەی ناری ئینگلیزن لە عەلی شەفیق کۆ بنەوە لە ئۆزدەمیر کە ئەمە بۆ خۆی ئەو قەناعەتەی لا ئینگلیز دروست کردووە کە ئەگەر وا نەبێ هەنگاوێک نەنێن زۆر ئەگەرێکی زۆری هەیە کە تورک بگەڕێنەوە بۆ ئەم ناوچەیە کە ئەو کاتە بە هیچ جۆرەیە ئینگلیز ئەمەی نەویستووە قواتی عوسمانی هێزی عوسمانی یاخود ترک بار ناوێکەوە بێ بگەڕێنەوە بۆ ناوچەکە ئەمە واکە زۆر بیلەوە بکەنەوە تەنانەت پەیوەندی بە سمکۆواکەن کە ئەگەر بکرێ مەسەرەن بتوانێت ڕێبە ئەو هێزانە بگرێت دوجار با بڵین بێهودەیان لەوەی کەسێک بدۆزنەوە ئەم ئەرکیان بۆ بگرێتە ئەستۆ لە 29 شە مەحموو گاتەوە بەغدا و ئەیهێنەوە لەکوێتەوە بۆ بەغدا و ئیتر لە 29 بەرەو سلێمانی بەڕێیەکەوێ لە بەغداوە لە 30 ئەگاتەوە سلێمانی 30 1922 شێ مەحموو هێنەوە بۆ سلێمانی دوای ساڵانێک ئاواری و دوورخستنەوە لە هندستان کە ئیهێنەوە بۆ ئێرە دیسان هەر لە بەغداوە مێجەر نۆئێل بە یاوەری شێ مەحموویەتەوە چونکە ئێمە ئازانین خەڵکی سلێمانی چه خەڵکە عەوامەکەی چه خەڵکە منەوەرەکەشی ئەو کاتە بە چاوێکی فریشتە لە نۆئێلیان ڕوانیوە یەک کابرایەک بۆ دەستگیرۆیی خەڵکی کردووە باربووی خەڵکی کردەوە بە ئازوخا بە کۆمەڵێشت پارە خراوەتە بازارەوە لە هەمان کاتیشا کەسێک بووە لایەنگری ئەوە نەبووە کە ئاژاوە لە بینی هێزەکانی ئینگلیز و شێخ مەحموودا دروست بێ یان لە بینی ئیدارەی بریتانی و ئیدارەی شێخ مەحموودا دروست بێ بۆ هێزارێک کە ئینێرنەوە لەگەڵیا شێخ مەحموو هەتا هەشتی دەی 1922 لە ماڵەوە پشووەدا لە هەشتی دەیە ئیتر با بڵین دەست بڕیاری ئەوەدا کە دەست بکا ببینینی خەڵک لە دەیدەیە شێخ مەحموو دووەم کابینەی خۆی پێکهێنێت توانم بڵێم هەتاکو ساڵەکانی جەنگی جیهانی دووەم داواکاری کورد بە تایبەتی لەم بەشەی کوردستان و لە سلێمانی دامەزانی دەوڵەتی کوردی بووە من حەزەکەم بە پێی ئەو بەڵگەنامە و دۆکومنتانەی کە بینیومە هی بەریتانی شێخ مەحموود هەمیشە ئەو نوێنەرەی کە لە بەغا بووە وەکو لە بەڵگەنامەکانی بەریتانیا بازەکرێ شێخ مەحموود دایمەن ئیعازی داوە بە شێخ ئەحمەدی مەرەخەس کە پێویست ناکە لەگەڵ مەلیک فەیسەڵ یا لەگەڵ نووری سەعید پاشا دابنیشێ بەڵکو ڕاستەوخۆ گرفتە ئینگلیز باڵا دەستە لە عێراقا بەڕاستی بیری سربەخۆی لە کوردستانە هەبوو هەتا جەنگی جیهانی دووەم بەڵام پاش ئەوەی کە جەنگی جیهانی دووەم تەواو بوو و فکری شوعیەت و چەپ و ئومەمیەت و سەرکەوتنی سۆڤێت لەو شەڕەیە هین بوو بەڕاستی ئیتر تا ڕادەیەکی زۆر بیری سیاسی کوردی لە بەشەی کوردستان بەرەوە ئەوە بوو کە ئێمە برایەتی کورد و عەرەب و هەروەها ژیان بەدەستێنانی مافەکانی کورد لە چارچێوەی دەوڵەتی عێراق بابەتی خیانەتکاری بە شێوەیەکی زۆر نەبووە لەوانەیە چەند کەسێک چەند کەسایەتیەک وەکو سەرۆکۆز و ئەوانە جۆرێک لە هەڵوێسیان وەرگرتی بێ بەڵام نەگەشتۆتە ئاستێکی زۆر مەترسی لەسەر شۆڕشەکە لەسەر چیانەکە بەڵام بابینێمە بەواقعی باسی خیانەتی بەشێکی کەمیش نییە بەشێکی زۆر لە نوخبەی ڕۆشنبیران بکەین ئایا ئەوان هەڵوێستیان چی بوو لەو قۆناغەیە هەڵوێستێکی وەتەنی و نیشتیمانی بوویان هەڵوێستێکی خیانەتکاری بوو بەشێکی بەرچاو بەداخەوە لەوانەی کە پیانەوترا نوخبەی خوێنەوار ئەوان خیانەتیان لە قەزەی میلەتەکەی خۆیان کرد ئەنی ئێستا تۆ کە دێی تاریخی دروستکردنی دەوڵەتی عێراق سەیرەکەی سەیری ئەو ئەرشیفانەکەی شەرمدا دەگرێت عێراقی عەرەبی کورد دروستی کرد نوخبەی ڕۆشنبیرەکانی کورد دروستیان کرد بێ قەید و شەرت بێ ڕەچاوکردنی مافی نەتەوایەتی میلەتەکەیان هەمووی بۆ پۆست و پلەپایە و ئیغرایاتی مادی و هەمووی کەوتن بەسەر دەست و پێی ئینگلیز و مەلیک فەیسەڵی عێراقا و چوونە بەغا و جێیشیان دروست کرد و وەزاراتیان دروست کرد و بەبێ ئەوەی دیفاعێک بکەن لە چیانی میلەتەکەی خۆیان پاژەوەی کە ئینگلیزەکان زۆر بە قورسی دش بە جوڵانەوەی شێخ مەحموود بوون بەڕاستی
ئەوە بوو کە بەشێک لە خوێندەواران و متەنەویرانی میلەتەکەی ئێمە گەیشتنە و قەنەعەتەی کە کورد لەوانە نییە بە خەباتی چەکداری مافەکانی بەدەست بێنێ. باشتریشە دەوەیە کە لە ڕێگەی قەڵەم و مراجعات ئەوەیە کە کاگنووشیروان هەر بۆ خوێندەوەی بۆ ڕۆژنامەکانی ڕۆژگارە کتێبێکی داناوە بە ناوی سەردەمی قەڵەم و مراجعات. ئەوە بوو کە زۆر لە بڵین چینی ڕۆشنبیر و هەروەها بۆرجوازی ئەو سای شاری سلێمانی گەیشتنەوە قەنەعەتەی کە کورد دەبێ بە خەباتی مەدەنی و شارستانی لە ڕێگەی خۆپیشاندان و نووسینی عریزە و بەرزکردنەوەی عریزە و داوەکە بۆ عەسبەت الئومەم بتوانن لەو ڕێگایە مافەکانی کورد بەدەست بێنن. بارودۆخی کوردستانی خۆمان ئەزانی چۆنە چەند جارێک لە سەردەمی ڕژێمی بەعساد چەند منعەتە جەول و ئەوانە ئەکرا و دوایەوەش لە دوای ڕاپەڕینی کوردستان لە کۆڕەوەکە لە ماڵ ئێمە زۆر شەدە بوو تاڵان کران بەداخەوە. مەسەلەن ئەوەی کە من لەیادم بێ کاتی خۆی لە شەڕێکی زۆر گەورەیە کە پێم وایە لە 1950دا ئەو شەڕەکرا شێخ مەحموود کە قیادەی شەڕی ڕزگارکردنی ڕۆژهەڵاتی کوردستانی کرد بەشێکی زۆری ڕۆژهەڵاتی کوردستانی لە دەستی سوپای قەیسەری ڕووس دەریەنا بە پاڵپشتی هێزی میلەتی کوردەوە. ڕووسەکانی تێکشکان لەو کاتەیە کە شێخ مەحموود مەقەڕی لە سەقزە بێ هێزی سوپای رووسیای قەیسەر زۆر بە خراپ تێگەشتێ دانوستان نیە دروستە بێ. مەسادری تاریخی زۆرن کە باسی ئەو وتوێژ و دانوستانەی کردووە نامە و نامەکانی دەسەڵاتدارانی ڕووس و شێخ مەحموود وەفدێک دێت قیادەکانی ڕووس هەدیە گەنێرن بۆ شێخ مەحموود و نیاز پاچیەک شمشێرێک قورعانێک ئەمە مابوون لە لای ئێمە. پاشانی ژێچێک لە قەیسەرەکانی ڕووس تەسبیحێکی ناردبوو بۆ شێخ مەحموود. ئێستا تەسبیحەکە ماوە بەڵام شمشێرەکە و قورعانەکە لە مەداخەوە تاڵان کرا. شتی زۆر بوو بەسەلەن دووربین و ئەمانەی بەریتانیەکان کە هەدیان کردبوو سیلاح و دەمانچەکەی مابوو زۆر شت مابوو خەنجەر و بەداخەوە وڵا زۆربەی زۆری فەوتاوە هەندێک شتی ماوە یانی شتی کەم دووربین و ئەوانە ماوە. شێخ مەحموود پیاوێکی زۆری ماندار بووە بەڕاستی پیاوێکی زۆر پاک بووە. ئەوە چۆنەڵێ دیارە بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بووە بابەتی دینداری شێخی نەمێر هەمیشە مەسەلە نەتەوایەتیەکان ڕێگری نەکردووە لەسەر ئەوەی کە با بڵێن چ لایەنێکیان زاڵ بوو بێ. شێخ مەحموود ئاینی پاشی ئیسلام بە تێگەشتنیەکی کوردەواریانە ئەدا کردووە و باو باپیری کوردی هەمووی هەروە بوون. بۆیە ئەگەر بگەڕێینەوە هەر بە عام بۆ ئەو سەردەما مقارنەیکەینەوە بە ئێستا جیاوازیەکان یەکجار زۆرن. خۆشە دەزانی ئاینی پیرۆزی ئیسلام کە بۆ هەموو جیهانیان هاتووە نەهاتووە بۆ ئەوەی کە بۆ قەومێک بێیان بۆ نەتەوەیەکی جیاواز. شێخ مەحموود دایم هەوڵیاوە ئەم ئاین وەکو ئاینێکی ئیلاهی وەربگرێکە چۆن بۆ نەتەوەکانی تر ئاینە بۆ کوردیش ئاینە. بەڵام شێخ مەحموود قبوڵ نەبووە کە هیچ نەتەوەیەشی تر برا گەورەیەتی بەسەر نەتەوەی کوردستانەوە بکە. یعنی ئەگەر تۆ دیقەت بدەی شێخ مەحموود لەگەڵ ئەو هەموو ئاین پەروەری خۆیان یەکێک بووە لەو سەرکردانەی کورد کە زۆر نەتەوەیی بووە. یعنی زۆر ئیمانی بە قەزەی نەتەوایەتی میلەتی کورد و تاریخ و کەلتوری کورد و ئەمانە هەبووە. بۆیە بە شێوەیەک شێخ مەحموود چۆنەڵێ هەردوو چەمکەکەی بەدەستەوە بووە ئاین و بابەتی نەتەوایی و نیشتیمان پەروەری پێکەوە گرێداوە و خزمەتی نەتەوە و نیشتیمانی پێکردووە.
شێخ مححمود لەناو خەڵکدا زۆر خۆشەویست بووە و شاعران شینیان بۆ کردو و هونەرمەندانیش بەلاوک و لاواندنەوە سۆزی خۆیان بۆ دەربڕیوە. هەزارەوەڕان بخرێتە بینی دەستی گەردون و چنگی زەمانە گوت شۆرە سواری وەک شێخی